سڵاتان لێبێ بە دڵنیاییەوە بەهۆی بوونی ڤایرۆسی کۆرۆنا و بەهۆی نەخۆشیەوانە لە ڕۆژگاری ئەمڕۆماندا هەمومان دەزانین کە باشتر وایە لە ماڵەوە بمێنیتەوە بۆ پارێزگاریکردن لە خۆت و لە تەندروستی خۆت. بەڵام لە هەمان کاتیشا ئەمە ئەوە ناگەیەنێت کە تۆ واز لە وەرزشکردن بێنیت، چونکە وەرزشکردن بەیەکێک لە هۆکارە هەرە گرنگەکاندا ئەنرێت بۆ بەرزبوونەوەی مەناعەی جەستەی تۆ، بۆ بەرزبوونەوەی بەرگری جەستەی تۆ، لە هەمان کاتیشا بۆ دڵخۆشکردنت لەبەرەوەی تۆ کاتێکی زۆرت هەیە لە ماڵەوانێ و ئەگەر بە شتێکی بەسوودەوە بەڕێ بکەی زۆر باشترە. بە دڵنیاییەوە هەر لە ناو ماڵەکەی خۆتە ئەتوانیت کۆمەڵی وەرزش ئەنجام بدەیت و سوودێکی زۆریشی لێ ببینیت و لە هەمان کاتیشا کاتەکەت لێ ئەڕوا دڵخۆشە بیت و بەرگری جەستت زیا ئەکەیت و ناشتیتە دەرەوانێ و کەسانی تریش و خۆشت ناخیتە مەترسیەوانێ. ئێستا ئەمەوێت دەست پێ بکەین بۆ وەرزشانەی کە پێویست دەکات بیکەین و ئەتوانیت لە ماڵەوە لە شوێنێکی زۆر کەما بیکەیت وەکو ئەبینن لە ژووری میوانەکەتە ئەتوانیت تەنها مەساحەیەکی زۆر کەمە ئەوێ بۆ ئەنجامدانی وەرزشەکانە بە دڵنیاییەوانێ. ئێستاش دەستەکەین بە خۆگەرمکردنێکی بچوو لەگەڵ میوزیکێکی کاردوویە خۆگەرمکردنێکی بچووکەکەین و دوای تەمرینەکان بە دوای یەکە ئەکەین. سەرەتا توانیت لەمەوە دەست پێ بکەیت بۆی کە مەسڵەکانت تووشی ئازار و پێکان نەبێت. بە هێواشی دەست پێکەی هەتاوەکو تۆزێ قاچە گەرم ئەبێت و بەشی لۆڕ بەدیت بەشی خواروی جەستت گەرم ئەبێت. بە دڵنیاییەوە وردە دەستیشی لەگەڵا ئەجوڵێنیت. ئەتوانیت بۆ ماوەی 40 سانیەیەک ئەمە بکەیت کە زۆر ئیسفادەی لێ بکەیت. دوای ئەوە بەم شێوەیە کەیتە سەر لا تەنها 2 هەنگاوت پێویستە. 1 2 داوەزە 1 2 داوەزە 1 2 داوەزە 2 داوەزە. ئەتوانیت 20 بۆ 30 ستێپ لەمە بکەیت تەنها بۆ خۆگەرمکردنی جەستەی خۆت و دوای ئەوە سترێچێکی تەواوی مەسڵەکان دەکەیت. 1 1 2 2. توانیت 10 بۆ 15 دانەیەکیش لەمە بکەیت و لە هەمان کاتە پشت دڕێک بەم شێوەیە دابەزیت. ئەبێت دڵنیا بیت لەوەی کە سترێکی تەواوەتی بەشی پشتەوەی قاچت ئەکەی. 20 دانەش لەمە. دوای ئەوە ئەبێت بە تەواوەتی بەشی پێشوێڕانت سترێچ بکەیت لەگەڵ مەچەکی قاچت. 1 2 3 4 5. بە هەمان شێوە قاچەکەی ترت. 1 2 3 4 5. ئێستا گەرمکردنی بەشی خوارەوەمان تەواو کرد لەگەڵ سترێچین. ئێنە سەر بەشی سەرەوە پێش هەموو شتێک لەمەوە دەست پێ ئەکەین. توانی 12 تیکرار لەمە بکەی بە دڵنیاییەوە ئێمە ئێستا هەموو تیکرارەکان ناکەین بۆ توانین زۆرترین تەمرینتان پێ بڵێین و لە دوایم 12 بە هەمان شێوە بەس بۆ دواوە. 12 بۆ پێشەوە 12 بۆ دووە. دوای ئەوە پشت دڕێک گرنگترین شت لە تەمرینەکان ئەوەیە کە پشت دڕێک بێت بۆی کە ئەزێتی فقراتی پشتەنەیت. دەسەی لە نوکی بێت. 1 1 2 2. توانی 12 دانەش لەمە بکەیت. لە دوای ئەوانێ شانت بە شێوەیەکی بازنەیی بۆ دووە بۆ پێشیشەوە 12 بە 12. ڕاکێشانی مەسڵەکانی ترایسپس و بایسپست لە هەمان کاتیشا گەرمکردنی مەچەکت چونکە لە تەمرینەکانە مەچەکیش بەکارێنی بۆی تووشی هیچ پێکان و ئازارێک نەبیت. 1 2 3 4 5 6 7 8 9 10. 10 ئەملا 10 ئەولا. 1 2 3 4 5 6 7 8 9 10. ڕاکێشانی کامل جەستە 3 4 5 6 7 8 9 10. زۆر باشە. ئێستا گەرمکردنەکەمان تەواو کرد. دەستەکەین بە تەمرینەکانمان.
پێش هەموو شتێک لە سکواتەوە دەست پێ بکەین. ئەم تەمرینانەی کە ئەیکەین بە سوپەرسێ دەکرێت. 3 تەمرین بە دوای یەکە بە تکراری دیاریکراوە. پێش هەموو شتێک یەکەم تەمرین سکواتمان هەیە. لە دوای سکواتەکە هاینیمان هەیە و لە دوای هاینیەکە جامپین جاکسمان هەیە. ئەمانە بە 4 سایکڵێکین. هەر سایکڵێک هەر وەجبەیەک هەر 3 تەمرینەکەکەین، هەر تەمرینەی 20 تکرار. با دەست پێ بکەین. 1 2 3 4 5 6 7 8 9 10. ئێمە لێرە دەدەیکین بۆ گەڕانەوەی کات. دوایەوە 1 2 3 4 5 6 7 8 9 10. دوایەوە 1 2 3 4 5 6 7 8 9 10. طبعاً ئەبێ دڵنیا بیتەوە لەوەی کە لیانەکانی دڵە زۆر بەرز دەبێتەوانێ و لە هەمان کاتیشە ئەم تەمرینە ئەگەر دقەیەک بۆ دەقەونیەکی پێ بچێ ئەبێ 20 ثانیەک لە بینەکەی ئیستراحەت بکەین. ئۆکەی؟ ئێستا ئێمە لەبەرەوەی تکراری کەممان کردووە 10 ثانیە بەس دووەرەگرین. هەناسەی قوڵ بۆی کە لیانەکانی دڵمان هێواشکەینەوانێ. ئۆکەی؟ ئەمە بە 1 سایکڵ حسابە. 4 سایکڵی لەم شێوەیە ئەکەیت. دوای ئەوە سایت شەفڵمان هەیە. 1 2 تەنها 2 هەنگاو ڕاوەزی. 2 1 2 1 2. ئەمە هاتینە سەر سێتی دوای ئەوە. یەکەم تەمرینمان ئەمە ئەبێ. دووەم تەمرین هەڵەسیتەوە. هەڵەسیتەوە. و تەمرینی سێمیشمان سکوات. سکوات. ئۆکەی؟ ئێستا ئەمەش ئێمە لێرە 5 پێنجێکین و ئێوە هەر دانەیەکیان ئەتوانن 4 20 یاخود 4 15 ئەنجام بدەن زۆر باشە بێت. من یەکەم تەمرین ئەمە 1 ئەمە 2 ئەمە 3 ئەمە 4 last one ئەمە 5. دوایەوە 1 2 3 4 2 3 4 بە 4 هەنگاو بەدەزەڕێتە پێشۆمێک. ئەمە 2 ئەمە 3 ئەمە 4 3 4 1 2 3 4 ئەمە 5. دوایەوە سکوات 1 1 تەرکیز دەخەیتە سەر لاتە نیشتەکانە. 1 1 1. گرنگترین شت لە کاتی تەمرینەکان تا شێوازی هەناسەیانتە. سایکڵی دووەمیش تەواو. ساچینە سەر سایکڵی سێهەم. زۆر باشە دێنە سەر سایکڵی کۆتایی تەمرینەکانمان کە 3 تەمرینە بەسەر یەکەوانێ. یەکەمینیان سکوات جامپ بکەین بەم شێوەیە و گرنگترین شت لەم تەمرینایەوەیە کە هەدێتی پشت و ئەژنۆت بنین. کاتێک کە تۆ دائەوەزی هەوڵ بکە ئەژنۆت لە نوکی پێت دەرنەچێت. بەم شێوەیە تەمرینی دووەممان بەم شێوەیە. تەمرینی سێمیش 1 2 3 4 1 2 3 4. ئەوەی وێ لێرە ئاماژەی پێ بەم گرنگترین شت لەم تەمرینانە ئەوەیە کە تۆ ئەدێتی پشت یاخود ئەژنۆت بین.
هەموو تەرکیزەکە زیاتر لەسەر مەسڵەکانت بێت. زۆر باشە. ئێستا بەشی یەکەمی ڕاهێنانەکانمان تەواو کرد، کاردیۆکانمان تەواو کرد، ئەتوانی ماوەی 40 سانیە بۆ دقەیەک ئیستراحەت وەرگریت، کەمێ ئاو بخۆیتەوانێ و دوای دەستەکەین بە زومبا. ئەم زومبایە زومبای سترۆنگی ناوە و لەسەر سیستەمی HIIT ئیشەکە واتە ڕاهێنانی توندی پچڕ پچڕ کە ئەمەش وات لێ ئەکات لە ماوەیەکی زۆر کەمالیانەکانی دڵە بەرز دەکاتەوانێ، مەسڵەکانە هێزی مەسڵەکانت زیا ئەکات و لە هەمان کاتیشا هەناسەت سوارەکات کە ئەمە وات لێ ئەکات بە شوێکی باشتر چەوری بسووتێنیت و لیاقەی خۆت بەرزکەیتەوانێ. ئێستاش لەگەڵ میوزیکەکەیە دەستەکەین بە زومباکە مەرج نییە ئەم زومبایەت یەکجار بکرێت، ئەتوانی لە جارێک زیاتر بیکەیت چونکە کاتەکانی کەمە، ئەتوانی زومبای بکەیت کاتێکی کەم ماوەی 30 بۆ 40 سانیە ئیستراحەتکەی دوای دەست پێ بکەیتەوانێ هەتا لە جارێک زیاتری بکەیت سوودی زیاترە بێت. لەگەڵ میوزیکا دەست پێ بکەین. 3 2 1 Igor. ئێستا زومباکەمان تەواو بوو. لە هەمان کاتیشە ئامان جێم زومبایەوەیە کە لیانەکانی دڵە زیاکات و هەناسەت سوار بێ بۆ ئەوەی کە سوودێکی زیاتری لێ ببینی. هەر لەبەرەوە هۆکارەشە من ئێستاوام و لە دوای ئەمە یەکسەردانانیشیت سترێچینێکی کەمەکەی هەناسەی قوڵ هەڵەمژی بۆی لیانەکانی دڵی هێواشکەیتەوە. بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک و هیوادارین لە ماڵەکانتانە بمێنەوە وەرزشەکانتان ئەنجام بدەن. وەرزشکردن مەرجیە لە دەروی ماڵەکانتان بێ. زۆر سپاس.